بەخۆشحاڵیەوە بینین کە خانمانیش لە ئێستاە توانیوانە کە لە بواری فۆتۆگرافەریا کە هەمیشە وترا بابەتێکی گرنگە و بەشێک لە خانمانیش وردە هەڵگی ئەویان ناکە بتوانن لە بواری فۆتۆگرافیا بە تایبەت بتوانن کار بکەن و بتوانن خۆیان لە نێو ئەم بوارەیە ببینەوە. لە ئێستاە لەژێر ناونیشانی عێراق لە چاوی ژنانی فۆتۆگرافەرەوە پێشنگای کەکرێتەوە کە بەشێک لە فۆتۆگرافران توانیوانە کە بەشدار بن و بەشێک لەو فۆتوانەی کە توانیوانە لە ڕێی چاوی کامێرەکانیانەوە بتوانن لەو فستیڤالای خۆت بڵێم لەو پێشنگایە نمایشی بکەن. لا پرۆژێکی هەوبەشدار 4 خانمە فۆتۆگرافەر پێشنگایەکی فۆتۆیان کردەوە کە وێنەکانی ئەم 4 خانمە فۆتۆگرافرە لە ناو سەدان وێنە لەسەر ئاستی عێراق پەسەند کراون کە چیرۆکی پشت هەریەک لەم وێنانە گێڕانەوەی چیرۆکێکی دۆکومنتاری تایبەتە وێنەکانیش لە هەریەک لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و شنگال و بەغداد گیراون. پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان قوتابخانەی فرێمینگ بۆ وێنەی ڕۆژنامەوانی و گلۆبال ریپۆرتینگی سویدی بە سپۆنسەری پەیمانگای سویدیا. پرۆژەکە 4 وێنەگری ئافرەتن لە هەموو عێراق هەڵبژێردراون. هەر ئافرەتێک ستۆریەک چیرۆکێکی هەڵبژاردە بۆی دۆکیومنتی بکە. چیرۆکەکەی من باسی پێشمەرگەیەکەکە لە شەڕی تیرۆری داعش پێی چەپی دەستی چەپی چاو گوێی لە دەستداوە سەرڕای ئەوەی کە ئێستا کەمەندامە بەڵام من دۆکیومنتی ژیانی ڕۆژانەی و شێوازی ئیشکردنیم کردو. ئێستا ئەو چەشنە لەرە لە یەکێک لە کارگەکان لە هەولێر.